ئەو جۆیە خەرکەشی زۆری لەبەرە لەوانەیە نێژێکی 1000 2000 3000 باخچە و برک و ئەولا دۆرمی لەبەرە 10,000 دۆرمی زیاتر 50,000 200,000 لەبەریتی داماوە سارانە وەکو مشتەمە خڕە بینەوە بە برانە ئەچینەوە ئاوەی لەو زۆیدا دەیهینینەوە مەسەلەن بە کەیفەکی خۆش و بە ئیسانیەت و بە ئەوەی ئەی دیکەش ئەو کا بەرهەم نییە و ئەوە نییە ئەوە کارشی خۆیە ئەم بەکاری خۆی هیچن پێدەگە ناکرێ هەوسارەکە مەسەلەن هاتیە باران کەم بووە ئاوەکان کەمە مەسەلەن برین ئەو بەر و بووم نییە ئەوە ئیشەکە حیدی خۆی تەعالی الله سار هەیە بی و سار هەیە نابیت و داوەکو حەرزم کردی ئەمە ئەو تەبایەی ئیشانڵە خەت لەدەست نادەین ئەو تەبایە خۆشە وڵڵا ئێستا پێشازۆیەکان هەموو دڕی و داراژ بوو ئاوەکەی تێوە نەدات ئەلعانەکە لەبەرەوەی جۆیەکە ئەوە کرایە مەسەلەن حکومەت چاچی کردێ و یارمەتی داینە و ئێستا خەرکەکەش دێ جوانەکەی دەبی ئەویش دەبی مستەمەر لە دووبی ئەگەر مستەمەر لە دوو نەبی هیچ ئاوەکە لەولا پەرت و براوە بیشن پێ ناکرێت بەرام ئێستاش لە خۆی بەزیاد دەبی ئەوە هەوڕۆ زاوازی یەکەم جارە لەو مشتەمای هەوڕۆ لێرە خمەوە یەکەم جارێکم فترەیە خوا خێریان بنووسی خوا پاداشتیان بدەتەوە خوا زاتریان بدەتێ ئەنگۆش بە خێر بێن خوا تەمەن و درێژکە کەنگۆ هاوکاریەمە کردی هەوڕۆ لەو جۆی حام ئەوە دینەوە کەرامەتە و کەرامەتە لۆمە و لەو خەرکەی گەوهەری تانزی ئەنبیا رهبري في أرقاء أسبياء أي نوري مخلوق خدا جنابي أحمد مصطفى أي نوري مخلوق خدا جنابي أحمد مصطفى أي إمام جامحي قدسي عيان فشتو باناي أهل عسيان أمير عرش كرسي عيان جنابي أحمد مصطفى وەکو هەرەوەزی گونتیگرتێک ساڵانە جۆگەی مەزنمان هەیە نزیکەی 3 کیلۆمەتر دەبێ خەڵک بە حەم کۆ دەبینەوە لەو ڕۆژەدا لە مزگەوتەکان بانجی ڕادێن مامۆستا دەڵێ کاکەس بیانی مەسەڵەن هەڵمەتی خاوێنکردنەوەی جۆگەی مەزنە خەڵکەکە لە سۆرانەوە دێ لە گوندی دێ هەموو بەیەکەوە کۆ دەبینەوە ساڵانی ڕابردوو هەر کەسەکەی نانی خۆی لەگەڵ خۆی دەهێنا بەس هەو ساڵ ئەلحەمدولیلا ئەرکمان ئاسانتر کرد و نیوەڕۆیەکی جوان و ڕێک و پێکمان ئامادە کردو بوو ئەلحەمدولیلا هەمومان کۆبینەوە لە کاتی نان خواردن و تەبایی برایەتیمان زۆر پتەوتر دەبێ. بينا جان ما قول بس أولى اللي مقرنا زابري كلي در بينا كافو ولا بزيش ولا بس هو بينا كارك زابري وانتي مرقل معايا؟ زعفر جان